بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخشيستانم لخزمة كتاب نيابي الذريعة إلى مكارم الشريعة لنسيني راغبي أصفهاني جيان بسر أبين. هيك لكتاب زور قوركان لمروف ناسي لدرون ناسي للتزكية وتربية. كاتك أمبيا وقورية خصيصة كان وتايبد من دكاني إنسان باسك تنها للردينيك وباسيناك. أم فيلسوفي كي زور قورية لهمو جانبو روكان وباسيك. يكيك لوشتانيك أمرو لخزمتي أو السين بريتيا لهمة برزي. همة برزي تايبت من دي إنسان كان وبس، لأنه أجل كان همويان كومالا سليقيان هي وسليقة كان دوبارة أبنوتيانا. بلام لمروفا همتك لناخية هي هند جار زور لأستيكي برز أرواني وإيشي لسرأكا وبي قورة أبيو جار بجار تطور أكا تطوري إنسان وهي همتي برزيويتي. أجر إنسان همتي برز نبوه همو إنسان كان وكو أجل كان ليك شوارتشي وأسرانو. بلام همتي برزي إنسان أكا وها أكا لروي الدنيا دارية لروي الدين دارية لروي أخلاقية لروي تربية وهم يشبر والسرتر برو نوست. أفرمي وأما كبر الهمة فمختص بالإنسان تابت بإنسان حيوانات همو جنسيك خوي بو خوي أوشتيك للطبع يا هي لطبع إنسان لا آجلك بأندازي أو طبعها الأسوري وتجاوزناك. آجلكان نلو تبرزيان هي لبين يكترا ننزمي همتشان هي لقب يكترا هيج كاميان نأوي نزم بن نأوي برز بن نأوي تشاويان سيري سروكا واني خوار ويخوان ببچوك بزان نأوي خوان ببچوك بزان لا نخير همويان لبين يكترا خوان بمساوي أزان. مسألة وشيكي بكار هنا والتفنج بمعنى التكبر دي بمعنى لو تبرزي دي. أفرمي تفنج لإنسانات شيء أفرمي أوي كإنسان خوي آمادة أكا بوشتي كشاينيني تجاوز أكا لحد إنسانات بيوتي كبر بي أوتري بذخ كبمعنى كبر وتكبر ولود برزي وأواند. إنسان لو نيوانايا يان أوتا أوندا برز أروا يان أوتا ديت أوندا نزم سير أكا بشتي زور بسيط وبتشوك رازية دي هردو حالتكش هر مذموم شكل لهم أخلاق كان وسطية قوام فلسفة إمام غزالي كباسيكا زور قرنق لبيني همو دودانيكي زيادة روي كم تروي باشا زيادة روي كم روي لبيا وسطيك هي ناوراستك هي لأخلاق برزكانا بوي أفرمي إنساني عاقل نأوي بهمته همة نزم به نأوي شلوتي برز به تجاوزي كرد به لحد خوي. أفرمي أو كسيك لتبرزة هم جاهليش وهم أحمقيش هم نزانا هم تجاوزي كردو لحدود إنسانات برو حمق روشتو عقلي كما أقلنا قد تاويش تانقناك كلا إنسانا تجاوزك. أفرمي أو صغيرش أو كسش كهمتي نزمة أفرمي جاهلة بلام أحمقني نزانا بلام أم نزانية وهاي لينا كردو جورك لحمقي ودروسكاو بكالكي ودروسك وإنسان لن يوان أمدو حالته. أفرمي زيادة الروي كردن لهمة برزيا نية بمرجع همتك لشوين يخويا بي ولا حقيقتها بي أقر لجهالته بطاليا بو أو كاتا زيادة الروي كأبت كبر بونمون إنسان أقر همتي برز بال أو مادي كدسي أخا بزور همتي برزة وهولي زياتر أدا بلام لحقها بلام أجر هولي دا ببطال زيادة كي خوي بركاته أسيت بابي ورده كبروا تجاوز كرنو تفنج أو ناو
ئەی ئەگەر بێت و لە حەقا هەرچەنێ هیممەتی زیاتر کرد ئەوەندە زیاتر باڵاتر ئەبێ و بەهێزتر ئەبێ و گەورەتر ئەبێ. ئەفەرمێ بزانە کاتێک کە ئەڵێن فڵان کەس هیممەتی بەرزە یا هیممەتی نزمە، هەر یەکێک لەم دوانە سەیری ئەوە ئەکەین چەندێک بە دوای بەڕێزتر بوونە ئەڕوا. ئێوە لەناو کۆمەڵگا چەندێک بەڕێزتر بێت لەسەر حەقیقەت، بنیاتێکی حەقیقی، ئەوەندە زیاتر بەرز ئەبێت، ئەوەندە هیممەتی پێویستە گەورەتر ببێ. یان هەر لەسەر حەقیقەت لەناو کۆمەڵگایە چەندێک گوێ بە ئەو بەرزایی خۆی نادا، کەسایەتی خۆی نادا و نزم ئەبێت. کەوابوو ئەو کەسەی کە هیممەتی بەرزە نایە وەکو ئاژەڵەکان بژی، ئەوێ زۆر گەورە بژی، ئەوێ وەکو ئینسانێکی زۆر گەورە تەعامولکە و مامەڵەکە و ڕەفتارکە. دەی ئینسان ناتوانێ ئەگەر کاتێ هیممەتی بەرز بوو تەنها بە سکوو بە داوێنی تێر کات و ئیتر گوێی لە هیچ شتێکی تر نەبێ، بەشە معنەویەکەی بەلایەوە گرنگترە، حتا وەکو مەسەلەی خواردن و مەسەلەی سەرجەیکردن و تا ئەوان. ئەفەرمێ بەڵکو ئەو کەسەی کە هیممەتی بەرزە ئەوەندە هەوڵ ئەدا بێتە خەلیفەی خوا لەسەر زەوی، ئیشەکەی ئەوە بێ، هەدەفەکەی لە ژیانە دۆزیوەتەوە، شتە کاتی و ئانیەکان نین. بۆیە ئەفەرمێ کابرایەکی عەرابی وتی فلان عظمه صغر الدنيا في عينه، فلان کەس چی ئەوەندە گەورەی کرد، دنیا ئەوەندە بچووکە لە پێشای ئەو خۆی پێ گەورە بووە. چونکە ئینسان حتا دنیا بە کەم سیرکە لە ئاستی دنیا گەورەتر ئەبێ، بەرزتر ئەبێتەوە، هیممەتی گەورەتر ئەبێ، ئەچێتە ئاستێکی باڵاتر. ئینسان کاتێک کە لە مەسەلەی سوڵتانی بەتن باشە دەسەڵاتەکانی سک نەجاتی بوو، ئەو کاتە ئەگاتە پلەیەکی وە هەر شتێک کە نیەتی ئیتر ئیشتیهاشی ناکە. تەوەن لە سەرەتای حیاتی ئینسانە لە مناڵیە زۆر ئیشتیهای ئەو شتانە ئەکا با نەشیوێ، هەر حەزی لێ ئەکە. لە مستەوایەکی عەقڵی بەرزە ئەو هەستە ڕائەگرێ، و ئەو کەسەی کە ئەو شتەی کە هەیەی تەجاوز ناکە و زیادە ڕەویتیان ئەکە لە حەدی خۆیان دایانێ، ئەوە ئیتر تەواو ئەم کەسە هیممەت بەرزە، هیممەتەکەی خۆی لە شوێنی خۆیان داناوە. دەی ئینسان ئەبێ زۆر ئاگای لێ بێ، بزانێ فکری عەقڵی بە چ فەلەکێکە ئەسوڕێتەوە، ئایا بە فەلەکی دنیای ئەسوڕێتەوە، ئەو کاتە ئەو عەقڵ و هیممەتە زۆر بچووک. ئەگەر لە فەلەکی ئاخرەتە چەندێک گەورەیە. ئەفەرمێ ئەو کەسەی کە نەفسی خۆی فەوتان خراپتر ئەبێ لە بەهیمە، خۆ ئەگەر عەقڵی خۆی خستەکار ئەو کاتە لاشەی ئینسان و فکری مەلائیکەت، چونکە زۆر بەرز ئەڕوا، زۆر گەورە سیرەکە، زۆر دوور سیرەکە. هەر کەسێک هیممەتی بەرز بێ قەت بە شتە کاتی و ئانیەکانی دنیا تێر نابێ. کەلیمەیەکی بەکارهێنا و کەلیمەی قونیە لە ئەسڵە ئەم شەیە لە زمانی عەرەبیە، ژن و مێردێک کە تازە ماڵ پێکەوە ئەنێن زۆر شتیان بە کاتی تەرتیبەکە، چونکە ئەزانن ئەم شتە کاتی هەرە گۆڕە. ئەزانێ مەسەلەن کرێچی بێ بە حەیاتی نایە کۆمەڵەشتی زۆر زەخم دروستکە، چونکە زان ڕۆژتیە چێتە ماڵێکی جێگەی ئەم شتانە نابێت، یەت بە قەدەری خۆی پێ ڕائەکێشێ و تەجاوز ناکە لە حەدی خۆی. ئەفەرمێ ئەو کەسەی کە هیممەتی بەرزە ئامادە نییە بەم شتە کەمەیانەی دنیا ڕازی بێ لە بەرامبەر حەیاتێکی ئەبەدیە کە لە قیامەتە هەیە، بۆیە هەمیشە هەوڵ و جوهدی بۆ ئەوەیە. ئەمە خصوصیەتێکی ئینسانە، ئەم حەیاتە کەمەکاتیە قات ناگۆڕێتەوە بە حەیاتێکی هەتاتایی، ئەم کەلوپەلە شڕانەی ئێرە ناگۆڕێتەوە بە کەلوپەلە هەتاییەکان. دەیکەوە بۆ ئەو کەسەی کە هیممەتی بەرزە هەمیشە بە دوای فەضائیلەکانە ئەگەڕێ. گرنگ نییە بەلایەوە ئایا جاهی دەسەکەوێ، سوڵتانی دەسەکەوێ، ئایا ماڵی دەسەکەوێ، ئایا چێژ وەرەگرێ، نا، ئەو فەضیلەتی ئینسانیەتی پێ گەورە، ئەو هیممەتەکەی لەناو فەضیلەتی ئینسانیەت و گەورەی ئینسانیەتە. گرنگ نییە بەلایەوە ئایا بەسەر خەڵکا زاڵە بێ زاڵ نابێت، ئەوانە هیچ بەلایەوە سەیریان ناکات، تەنها سەیری خودی فەضیلەتی ئەخلاقەکانەکە. لە پێناوی ئەخلاقە بەرزانەکان ئەوێ ئینسانیەتی خۆی بەرزکاتەوە، هیممەتی لە ئینسانیەتی خۆی بەرزەکاتەوە، نەک بێ لە شتە لاوەکی بچووکەکان. بۆیە ئینسان لە سەرەتای ژیانیە کاتێ ئەچێتە ناو کاروانی خواناسی و سلوکەوە حەز ئەکا خەڵک باسی کا چاکەی بڵێ ئەمانەی زۆر پێخۆش، لە قۆناغێکی ترە عەبدایەتەکانی لە پێناوی ئەوە ناکە، ئەو عەبدایەتی ئەو چاکان لە پێناوی ئینسانیەتی خۆی ئەیکە،
لبيناوي فضيلتي خوش نعم العبد صهيب لو لم يخف الله لم يعصي. كسيكي شاك صهيب. طبعا يكيقلوش تاني ترجمة زور زحمته بريتي الأفعال مدح الذم لكردية. مثلا تو علي صهيب كسيكي شاك باشا معنى كي نداو بدس يقول كسيكي شاك باشا نعم المدحي أكي ثناء أكي برزي أكي تو باشا لبينا لو لم يخف الله لم يعصيه خورا لخواج نترسى أم صهيبة قناهينا أكرت باشا كابو فضيلة لطريقة تشسبيو أزاني فضيلة تشان قوري تشان عظيمة مثل إمام علي بو لهندك تيبي جارنا نسرة كرم الله وجهه خواهي قول تكريمي دموشاوي إمام علي كردو لجاهلية شا سجدي وبدنا بردو شكو الزهر بمنالي إيماني هنا وإثر دركوتو لبتكن بوي أو تكريمي خواهي قول بيداو مسألة إنسان كهمتي برزبه نايا لبيناوي يشتيكي بچوكا جاهيكي دنياي كاتي كخلق بباشا باسي كتشاكا بكا هل لبيناو تشاكا يا تشاكاك لبيناو إنسانيتي خويا تشاكانك أخلاق برزكان ومكارم كان لخويا الرواني سيري خلقيناك تنها سيري خداك أقاتا بليك أو أنت برز للسلوك وخواناسي ودين داريا بوي أفرميه همو مساعي كاني أمكسا أتشي بدواي مصالحي عبدكانا أقر أمش تنها لبيناوي تشيا لبيناوي شكري نعمتك كاني خوابك تشتك عبدكان مخلوقاتي خوا سودي لورقري أوجه بجيك إتر رحمتي برامبر بآجل برامبر بإنسان برامبر بهمو كونه همو لبيناوي مصالح عبادي خوا مخلوقاتي خوا أسرفك لبيناوي أويا تنها ما بستك وين نعمتي خوا سباسك كداوتي بدسي هر چاکەیەکە ئەوە سوپاسی ئەم چاکەی خوا بداتەوە پاداشتی ئەم چاکەیە بداتەوە کە یان سوپاسگوزاری بێ لە بەرامبەر ئەمەی کە ئەم نعمەتی دەسەی پێداوە لە چاویە بە هەمان جەشن لە بیستنیا لە بینێ و هاکەدا ئەفەرمێ تەنها مەرزاتی ئەوی مەبەستە هیچ شتێکی تر ناخوێنێتەوە ئەم کەسە دەی ئەمە هیمەتی وهالی ئەکات جار بەجار هیمەتەکەی بەرزتر طبعا علەمای کۆن سبحان الله هیمەتێکی زۆر عالیان هەبوو كتابك السيد حسنين النسويتي بناوي علو الهمة أسي أمتك همتي تشن برزبوا استرش همتي تشن بتشوك جارك ببير من لزانكو برسالكم لطلبة كان لقد طلبة كان أهرجان وتمكا كاريو بوشي هاتون بوزانكو تي والله ما صبوي زانكو طاوك أخر باش بوشي زانكو طاوك تي أخر والله الشهادة بدزبي أخر بوشي شهادة بدزبي تي أخر تعين بين أخر بوشي تعين إذا برسيار رأيكر آخر تعيين بين معاشك ما تغاب معاش تنبوتي ماشا والله آخر جياني بيه وتم جيانك تشي تيم جينا أو جني بيه هنا باش أو سعري بيه أكرن أو مالي بيه أكن أو خوارني بيه أخون تشيتر أتانا تشي بكن بباركتان تشيك نتيجة همو أمي كباسي أكن كاربار أجل كان إنسانه بۆ چونکە ئاژەڵێکیش پێویستی بە خواردن و خواردنەوە و مناکەحە و زەواج و جێگە و شوێن و ئەمانە هەیە تۆش هەموو ئەم جوهدەیەکی لە زانکۆیە لە پێناوی ئەمە کەوتۆ تۆ کەسێکی ناجح نیت خۆتت نەدۆزیوەتەوە وێ فەرید الئەنساری لە کتێبی العالیمیەیە کتێبێکی زۆر نایابە ئەفەرمێ ئینسان لە دوای زانکۆ کارێکی زۆر گەورەی هەیە ئەویش ئەوەیە شانی پیاکە اینجا دەست پێ بکە بە خوێندنی جدی منهەجێکی بۆ دانیاڵێ با بەم منهەجە اینجا دەست پێ بکە 4 ساڵی تری دوای زانکۆی پێویستە اینجا دروسە بێ چونکە لە زانکۆیە تێنەگەیوە وای زانیوە شەهادە بێنێ و پارە پێیاکە ئەوە هیچ نییە بەشێکی بچووکە لە حەیات بەشە گەورەکەی حەیات گرنگە کە تۆ ئەم هەموو شتانە لە پێناوی مەرزاتی خوا و ڕەزامەندی خوا سەرف بکەی بۆیە بابەتی مادی ئینسان وەستاوە يعني مثلا هر كسيك بينا اگر ورا كسيك يعني من ببير من هاشتاكانا بوني كباب زور خوج يعني برواء كاني يكي يقول هشتا زور تايبتك ورا كعمرد اتشي تسرو استا ابو شي وازنيه ورا كسيك زور تير بي لبنايا خلق قوشت برجن هيش سرنجي راناكيش تأثيري لناك هيش شكبو بابة مادية محدودة رونا تيري خوارتو أي بابة معنوية كي محدودة حدودي نية لو أشي كسيك بهبد لفضائل أخلاق
گەیشتوێتە پلەیەکی زۆر بەرز کەسێکی تر هەبێت بە پەنایە بڕوا پێشی بدات بۆ نمونە کەسێکی دڵی زۆر پاکە کەسێکی دڵی لەو پاکترە تەواو نابێت کەسێکی تر لەو پاکتر لە معنای مەسەلەن کەسێک 1000 جار ئەڵێ ئەستەغفر الله کەسێکی تر 2000 جار ئەڵێ کەسێک 10000 جار ئەڵێ ئەڕوا تێر نابێت بەڵام لە مادەیە ئەوەستی مادە هەموو سنووردار بەڵام سبحان الله معنا هیچ سنوورێکی نییە زۆر باڵایە زۆر گەورەیە بۆیە ئینسانی سالێک کە هیممەتی بەرزە بە معنای کەلیمە لە دنیا و حەقیقەتی دنیا تێگەشتە و ئیشەکە وەی ئیمامی سیوطی طبعا کتێبی زۆر نووسیوە ئەفەرمێ ئەگەر پێغەمبەرایەتی بە جوهدی ئینسان بووە ئەوەندە هیممەتی بەرزە بە جوهدی ئینسان بووە پێغەمبەر نەبوو مایخۆم بە مرۆڤ نەئەزانی سەری ئەو هیممەتە بەرزە بە کەسب بووە ئەڵە بەڵام کەسب نی هەڵبژاردنی خۆیان چی بکە ئەڵەن کانە قەلەمه سەیالەن چۆن بەحر ڕۆشتووە ئەوە شتی ئەوەندە نووسیوە این تەسەوورەکەی ئیمامی ڕازی کە ئەچیتە خزمەت تەفسیرەکەی سێرەکەی لە خزمەت ئاەتێکە ئەفەرمێ ئەمە 20 مەسەلەی تێ مەسەلەی یەکەم ئەوەنە خاڵە مەسەلەی دووەم ئەوەنە خاڵە سێهەم ئەوەنە خاڵە چوارەم باشەوە چۆن توانی چۆن تااقەتت هەبوو ئیمامی تەبەری جارێکیان بە تەڵەبەکانی فەرمووی وەرن بە 10 ملیۆن لاپەڕە 10 ملیۆن لاپەڕە بنووسینەوە لە مێژووە وتیان واللهی ئەمە بە ئێمە ناکرد طبعا ئیمامی تەبەری ئەیوت و ئەوانەیان نووسین وتیان بەخۆ ئەمە بە ئێمە ناکرد وتی دەقەی ناکە وەرن ملیۆنە بنووسنەوە هیممەت نەماوە باشە مادەم 10 ملیۆن دەوەرن قەیلەکە ملیۆنە بنووسنەوە طبعا پێوتری ئەبوو تەریخ باوکی تەریخ وأبو التفسير باوكي تفسير شو كونترين كتاب للتاريخ والتفسير كزور معتمد ومعتبر بكتابه كاني أو تصوري أم همة برزة أم همة جوربك أم يمجي إنسانية بنوس موا باشا يمجي إسلام بنوس موا لتشيا لمليون لا بريا لدم مليون لا بريا أم همة برزك ويا أفرمي أجر هندك للبياو جوركان أجر فرمايشتي كي بيغمر صلى الله عليه وسلم بزانین لە شوێنێک هەیە وشتری پێئەگا ئیلا خۆمانی پێگەین بەس ئەوەنە یعنی ئەوەندە شوێنێکی وشکایی بێت تەمان کاڵە وشتری پێگا وشتر زۆر تەحملی تونیەتیەکە یعنی ئەوەندە دوور بێت لە شوێنێکی وشکەڵانیە بەس وشتری بگاتی خۆمانی پێگەین بۆی بگەینە خزمەتی ئەو فەرمایشتەی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم ئەوە هیممەتە بەرزەکانە کە لە خزمەتی دین و دینداری ئەکرێت ئیمامی ئەوبەکر چەندە هیممەتی بەرزە لە ڕوایەتێکە ئەفەرمێ بەردێکیانە لەسەر دەمی دایانەوەی قسە نەکە باشە زمانی زیادە نەڵێ وی لە کاروباری تەنها دینە زمانەکەی سەرف بکە ئەزان چەند کەس هەیە لە مێژوە تەنها بە قورئان قسەی کردووە لە پیاوان لە ئافرەتان هەر کەلیمەیەکیان بێت ئەو ئاەتێکی قورئانی خوێندووە توتی پێم گوناحە ئەم کەلیماتانەی زمانی من و سەوتەکەم غەیری کەلیماتی قورئان بڵێ غەیری کەلیماتی خوا بڵێ ئەوەندە هیممەتی بەرز بۆیە کاتێکە ئیمامی عومەر داوا لە هاوڵانەکە کە ئەڵێ تەمەنە لە ژوورێکە تەمەناکەن بۆ خۆتان هەر یەکەی تەمەناکە ئەم ژوورە پڕ بێت لە زێڕ و گەوەر بیبەخشم لە پێناوی خۆ وەڵێ ئاڵتۆمێ بیبەخشم لە پێناوی خۆ ئەو فەرمێ ئەبا عوبەیدە جەڕاح بە بیان کەم بە ئەمینی ئەم ئومەتە بیان کەم بە کاربەدەستی ئەم ئومەتە هەر کەسە بە هیممەتی خۆی ئەبێ هەر یەکێک لە ئێمە خەیاڵات و هیممەتی لە خزمەتی مرۆڤایەتیا بێ تا من فەرمایشتێکی ئیمامی عومەر هەیە زۆر ئومێدم پێێتی زۆری لەزەتی لێ ئەەکەم وەڵام لە ڕۆژی قیامەت هەلەوە چێ بەهۆی خەیاڵ و هیممەتمانەوە خۆی گەورە لە زۆرێک لە گوناهەکانمان ببوور فەرمە جارێکیان نوێژی ئەکرد خەیاڵی کرد لە نوێژە خەیاڵی ڕۆشت جێشی ڕێکە کرد بەخوا فڵان کەس لاوە فڵانە خەمە شوێنی بە ئەمە بچێتە مقدمە و بچێتە مؤخرە دوایی هاتەوە ناو نوێژەکەی خەیاڵی هاتەوە فەرمووی قد جمع الله لي الصلاة والجهاد خۆی گەورە جیهادیش و نوێژی بۆ کۆ کردنەوە لە یەکات بۆ ئینسان جاریوە هیممەتێکی زۆر گەورەی کردووە المؤمن يؤجر بنيته لا بعمله ئەجرەکەی تۆ بەچی بە نیەتە گەورەکەتە بە هیممەتە بەرزەکەتە نەک بە خودی کردەوەکان لەوە چه کردەوەکەشت نەکردبێ بۆیە فەرمە دنیا لە نێوان چوار کەسایە کەسێک خزمەتی قورئان ئەکا کەسێک ترش تەمەنا ئەکا وەکو ئەو خزمەتی قورئان کە هەردووکیان مساوین لە ئەجر کەسێک ئەبەخشێ لە پێناوی خوا کەسێک تر تەمەنا ئەکا ببەخشێ وەکو هەردووکیان لە ئەجرە سەویان وەکو یەکتر ئەوها
وإنسان سبحان الله كاتك لخزمتي همتي برزة أوستي زور وميت بياك بهوي همتي برزي وخو عفيك با بي نجي با همت برز حسن البنا وتاريخي زور خوش الله إيجنجا كان خو بين الخو هذا خوي إيوة أين ديس بيني أمتي خوي قورة بين أجر إنسان لناو همتي قورة همي قورة غمي قورة بزور قورة بير أكاتو بير كانوا يعني منها مجال كتابة فريد الأنصاري طبعا فريد الأنصاري بيعيش مغربية خلقي مغرب زور مفكرين زور إنساني قوري أنتي هالكوتو إنسان زور لزت أكال كتابة كان يعني أدبياتي عربيان زور برزة فكري شان زور كراوة كتابة كي بنا آخر الفرسان باسي موسى سعيد نورسيك طبعا لأولي أو كتابة مقدمة كيشتيكي زور جوان وعظيم النوسي أفرمي سبحان الله لتركيا خلقي بيدين خريبون لهموش ينكو نوري إيمانيان أكو جانو على وين ذكر تارماي بالطواوي بالي راكي شابه سر تركيا على جاروبار قولا أستيرا يعني هرشتيكي بيالان أم بابلن حشريكا بابلن بشتوي داء جرسه لكاتي تاريخية جاران كتشرا ما داء جرسان أوش من أبيني سببه أمان أم قلوب وكهرباء أوش من لدز درتو ما بين لشونك توز الروناكية كاتو أروى توز إختر أكاو أروى عليك ما وصل نورسيان لير أبربو أوي اللي أبربو أوي اللي لشون يختر وشون يختر عليه هستم أكر كأنما أم قلا أستيرية لير توز داء جرسه اللي هر جاري لشون داء جرسه كأنما خواء التوزيعك بصر هموم مدن وشاركان تركيا بيرما كده باشا لم زمانا أبد چند زانا هبو لنا ترخو زور عالمي زور قورة پیاوی زور قورة هر کسی با پی همتکی خوی دستی بدو باشتیک شتیکی لدین رزگار کردو لو اچه کسی قوت بیتی کاک اگا فریاکم كتابكاني علمي نحو عربي نفوتي لو شيء كسي يشتري وتبيتي بس آدابي إسلامي بمني كسي وتبيتي كاك بس حفظه لبركني قرآن بمني كسي هر مجموعة خليكي كاربو بلام يكسي لنا همو تركيا بريارك أداك إنقاذ إيمانك طبعا مهمتك زوبر بتوي إيماني خلق رزقارك يعني أم نظرية قورة عملاقة لكسي بتشوكا وسرچاو ناقري لكسي زور قورة بكري بيبتوي نوري قرآن لسر زويا نكوجيتو إيماني خلق هموي رزقارك أم همة عالي برزة يا زمان الشيخ قيلاني يبيني برواكن همو أم أفكاراني كي استائبين لزمان الشيخ قيلاني هي يتهمتك أكا شكاندني مادة أكات التوري السريكي إيشك باش الطريقة يقدا أنا خليكي خزمتك وها أبي أمتك وسردسي التوبة أكا كابن تيمية أفرمي أجر بناو مشايخي طرقا بقري هيج الشيخ يقنيك وشيخ عبد القادر قيلاني همو خلقي بچاك وخراب ومتفق بالنسروي كأهل كرامة أهلي قال خوها لي بجاردو لسرزي لعلم لفقه لكرامتيا لدينداريا لأخواناسيا لباكرنا ويدلي خلقه سيري همتي برزي أوك لو زمانا وهمتي برز زور كوري أخوة درفتد أداب وهمتي برزت تو تصورك أجر بيت تنها همتك وها بير لها لبزوب كيتو همتك بشوكه بير لجهان إسلامي أكيتو همتك شن قورت له شن فكرة برزت له شن دور ترسير أكي بوي أمتك بيغمبر صلى الله عليه وآله وسلم أمر لهمو كاد زيادة بيسي بمهمة برزه والله إنسان حياتي هندي لو قلب يا وانا أخوانته وبو همة عالي وبرزيان والله إنسان شرم أكا يعني بيركيتو إمام أبو حنيفة خاوني چه همتك برزه دواي أمهم صالة هرنا به إمام الشافعي خاوني چه همتك برزه ابن صلاح شهر زوري كيو چه همتك برزيان هي أمانة حتى أمرنا وكان أدروشته لجهان إسلامي اما زور بيسمان بهمة برزكا زور بيسمان بلا وغنجك همتي زوزو برز بي اما وانا زين لعالم اسلامي تنها ايمين ولا حلبجاو دوستكم سوبو روسيا يغنجكم بيني ايو اهاتو اجو عجول اهات بيشاو
ئەوی سەیرم کرد ئەم گەنجە چووە بە هەموو جیهانە گەڕاوە لەکوێ سەنەدێکی حەدیثەوە کۆی کردوێتەوە لەم زەمانە هەرچی دۆڵی عەرەبیە غەیرە عەرەبیە هەمووی گەڕاوە ئەوی سەنەدی بۆ هەموو کتێبەکانی حەدیثەوە ئەوی نەک هەر سەنەدێ دوان سیان لای چەندین شێخ ئەوی هەر کتێبێکمانەوە دەی وەڵاوە مەسە ئیجازەم هەیە لای 10 کەس ئەو کتێبم خوێندووە ئەوەی تر لای 15 کەس خوێندووە ئەمە لای 20 کەس خوێندووە ئەوی لەم زەمانە و لەم جەنجاڵیە کەسێک هاتووە 1 سانیە کاتی خۆی فێڕۆنادا لە پێناوی سەنەدەکان کۆ ئەکاتەوە ئەوی لەوە ئەچی ئەگەر ئاوا بڕۆ دوایی لە جیهانە ئەڵەن کۆکەرەوەی هەرچی سەنەدەکان ئەم کوڕێ ئەوی زمانی عەرەبیش بە باشی نازانێ باشە زمانی ڕوسیە کەچی وەرە خۆی گەور ئەمەی پێداوە بە هەموو جیهانە ئەگەڕێ خۆی تەرخان کردو ئەم هیممەتە بەرزە ئەوزان ئیمامی بوخاری کاتێ بڕیاری ئینقاذی حەدیثی پێغەمبەر ئەدا صلی الله عليه و آله وسلم لەو زەمانە چەند زانای گەورە گەورە و پیاوی گەورە هەن یەکێکیان هەڵ ئەسێ بەم هیممەتە گەورە و ئەم هیممەتە گەورە ئەکا بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم جا ئێمە بەڕاستی لەم زەمانە ئەبێ زۆر ئاگامان لێ همەتی بچووکمان نەبێت تا بچینەوە ئاستی ئاژەڵەکان تەجاوز نەکەین لە حەد تاوەکو لە کیبر و لوت بەرزیە نا وەسەتێکمان گرتوێ بە همەتێکی بەرز لە حەقیقەتە لە بابەتە معنەویەکانە نەک بابەتە دنیەویەکان تەسەووەر کە ئەگەر ئینسان ماڵی ویست لە پێناوی ئەوەی خۆی بیخوا لە ماڵەکە بچووکتر علمی ویست لە پێناوی پێی بخوا لە علمەکە بچووکتر بەس ئەگەر هاتو علمی ویست ماڵی ویست لە پێناوی ئەوەی خزمەتی پێ بکە خزمەتی مرۆڤایەتی پێ بکە ئەزان چەند دەوڵەمەند هەن زۆرمانوە بن تا پارە پێیا ئەکەن هەدەفیان لە پارە پێیاکردنەکە تەنها خزمەتی خەڵک ئەبێ چەند گەورە بن لای خوا چەند بەڕێز بن چەند احترامیان هەبێ لە ڕۆژی قیامەتە چەند لە پێشی خەڵکەوە بن خۆ وەلی خوا دانەراوە لە ئەهلی ناو مزگەوتا بێ زۆرن وەلی خوا لە ناو بازاڕە زۆرن وەلی خوا لە ناو سیاسەتە زۆرن وەلی خوا لە ناو عەسکەریەتە زۆرن وەلی لە هەموو چیلەکانە وەلی خوا زۆر زۆرە لە سەر زەویە بڵاوبوونەتە ئەفەرمون ئەگەر زەمانێک ئەهلی تەسەوف ئەفەرمون ئەگەر زەمانێک وەلی خوا لەسەر زەویان نەما سەر زەوی نامێن ئەبێ ئیلا ئەولیای خوا لەسەر زەویە وجودیان هەبێ حتا ئەو کاتانێک کە محەممەدی مەهدی دێ کێ بە دەوری محەممەدی مەهدیەوە کۆ ئەبێتەوە ئەوتاد و ئەقتاب و ئەمان وەکو لە فەرمایشتەکە ناتوە لە هەموو جیهانەوە پیا وەلیە گەورە گەورەکان لە دەوری کۆ ئەبن کە هەمووان هەرێکیان لە شوێنەکە ماتەڵەی کردو وەستا و چاوەڕێ ڕەحمەت ئەکا دەرفەتێکی ئەم ئومەتە هەستانەوە ئەم ئومەتە دەست پێ بکە بۆیە هیممەتە بەرزەکان ئەبێتە مای ئەوەی کە ئینسان سەری زۆر بەرز بێ دڵی زۆر گەورە بێ هیممەتی زۆر عالی بێ بەخوا کە من ئەم کەلیماتانەی ڕاغیبم خوێندەوە خۆم زۆر شەرمم کرد بەڕاستی ئینسان ئەبێ هیممەتی لە تاعەتیە لە عیبادەتیە لە نوێژیە لە خۆپارازی لە هەموو شتێکە هیممەتەکەی زۆر عالی بێ دەوەرن سەیری شکڵی خۆمان کەن هەمومان شکڵمان وەکو پێغەمبەرانە عەلەیهیمو السەڵاتو وەسەلام ئەی هیممەتمان لەکوێ ئەی مەکاریمی ئەخلاقمان لەکوێ ئەی بەرزیمان لەکوێ ئومێ دەکەم خوای گەورە چۆن ڕەنگ و شکڵ و شێوازی وەکو گەورە پیاوان لێ کردوین دڵ و دەروونی هیممەتمان وەکو گەورە پیاوان لێ بکە خوای گیان ئێمە ئەم شەو هاتین لە خزمەت کەلیماتی پیاوێکی زۆر گەورەیە کۆبووینەوە بەنیەتی ئەوەی دڵمان نەشتەرگەری کە و کەمێک ڕۆحمان پێی ئاسوودە بێ و کەمێک لەم زەمانی فەوزا و جەنجاڵیە بەرەو لای تۆ بێن یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت دامەزراومان کە یا ڕەب العالەمین ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت هیممەتمان بەرز کەرەوە بمان گێڕە لەو عەبدانەی کە تۆ هەڵیان ئەبژێری دروسیان ئەەکەی بۆ خۆت بەخوا پەروەردگارە ئێمە ئەزانین نوێژی کرچ و کاڵ و ڕۆژی کرچ و کاڵ و ذیکری بێ ئاگایی و هەموو ئەمانە ئەزانین بەڵام ئیلاهی لە زەمانێکە ئەژین غەفڵەت خەریکە چاومان ئەگرێ خەریکە دڵمان کوێرەکە بەخوا هاوارێکمان نییە تەنها بۆ لای تۆ نەبێ یا ئیلاهی هاوارمان بۆ لای تۆ هێناوە دەروی خێرمان لێ بکەرەوە بەهێزمان کە لەم زەمانی خراپەکاری و لەم زەمانی زەحمەت و میحنەتە و شوبهات و شەهەواتە تۆ خۆت بمان پارێزە یا ئیلاهی ئومەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەدەست شەیاطینی ئینس و جینەوە گیرۆدەیە هانای فەقیری و زەلیلی و بێکەسی خۆمان بۆ لای تۆ بەرزەکەینەوە تۆ خۆت دروستمان کە تۆ خۆت سەرپەرشتیمان کە تۆ خۆت بەهێزمان کە تۆ خۆت دامان مەزرێنە یا ڕەب العالەمین خۆی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە سیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دڵمان پەیوەستکە بەم دینەتەوە یا ڕەب العالەمین لەسەر ئیمان بمان ژێنە بە ئیمانەوە بمان ملێرە
يا إلهي داوات لي أكين كوتاو شيجي إلهي داوات لي أكين لهمو تبقى عمر وأويك لعمر ما نوما وخويا محتاجي من مخرنا وحرام ويا رب العالمين يا ربي خويا داوات لي أكين بناوي جوانت بصفتي برزد لقناهي دايكو بوك من ببور خويا بخوا پروردگارا اما نمانتوانی ما فکانی اوان بگیرینو یا الهی تو خود بگوری خود لیان خوش با یا الهی داوال لی اکین درجاتیان عالیکا برزیان کروا خواهیان اوانی که وفاتیان کردو گورکانیان پرنورک اوانی که لجیان اماوان خواهیان سیبری اخیری عمریان پرکل خیر و خواناسی و دینداری یا رب العالمین یا الهی داوال لی اکین لگناهی براو خوشکان من ببوره لقناهي خزم وكسكر من ببوره لقناهي خوشويست وهاولان من ببوره لقناهي خزان وهاوسر ومنال وثمن تاروج قيامة ببوره يا إلهي داوال لي أكين برحمته وزي خوت بكرامي خوت هركس بياوتيكي لقل ما نكردو لهمو جيان ما نخوي لقناهيان ببوره وي بيرمان وي بيرمان نيه يا إلهي هركس ظلميكي لكردون لقناهي ببوره ظلم من لهركس يكردو لقناهي ببوره يا إلهي داوال لي أكين برحمته بزي خوت غيبتي هر مسلمانك من كردو خوي لقناهي ببوره حالا من برانبر بهر برايك من كردو يا إلهي داوال لي أكين برحمتي خود لي ببوره دلي هر كسك مشكان وخواي عفويك يا إلهي بآقاي بآقاي دلي هر مسلمانك من عادس كردو خوي داوال لي أكين بقوري خود ليان خوش بيا أكرم الأكرمين خويا داوال لي أكين بناوي جوانت بصفتي برزة باسم أعظم الدامزرع من كلسر أم دين يا رب العالمين خويا دامزرع من كلسر أم دين يا أكرم الأكرمين إلهي بخوا لم زمنا زؤر بكسو بنازن أزان سبارد قد لايتو زينابه وإيماني خما سبارديتوك هو أو كسي سبارد لايتو أبدا زينبو زينابه إيمان من سلامتك بتوحيد وبمن جينا بتوحيد وبمن مرينا لسر عقيديكي باق بمن جينا لسر عقيديكي باق بمن مرينا يا إلهي داوال لي أكين بناوي جواند وصفتي برزت باسم عظمت الصلاوي أمد الله غريباني أما بقينا بيغمبر صلى الله عليه وسلم يكنا ومن لخزمتي أبيانا بخوا پروردگارا بدل أو من خوش أوي خوش أوي سيدلا كان من بقينا رأو يا إلهي داوال لي أكين بأمتي أو قبول منك بشوين كوتي أو ورمان قل لجرسي بري آلاي أو حشر منك لبهشتا بحضوري أو من بقينا يا إلهي داوال لي أكين لو كسان من بجارك قريب ونزيك النبي غمبر وصلى الله عليه وسلم آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوي قرر لقناهي من الشيء وجبوري وخوي لمن قبولك يا رب